ڕوونکردنەوە دەدات لەسەر و توێژینەوە زانستیەی 2 ساڵە پێوەی سەرقاڵە. کورتەیەک لە ناونیشان و دەرەنجامی توێژینەوەکەی نمایش کردووە لە پێشانگایەکدا کە زیاتر لە 130 توێژینەوەی زانستی پزیشکی تێدا بووە. توێژینەوەکەم لەسەر شێرپەنجەی منداڵدانە لە ژنانە، ئەوەی کە گرنگ بوو ئەوەنەی با بڵێن گەڕاین بە دوایە خۆم و سەرپەرشتیارەکانم ئەم بەحسە پێشتر با بڵێن لە عێراقا نەکراوە، لەسەر هەمان نەخۆشی کراوە، بەڵام ڕێژەی مانەوەیان دیاری نەکراوە. ئێمە پێمان خۆش بوو لەسەر ئەوە بیکەین بۆی بزانین تا چەندێک مودەی ژیانیانە بێت و چەندێکە منەوە لە دوای وەرگرتنی چارەسەر. ئێرە زانکۆی سلێمانیە 132 توێژینەوەی زانستی و کلینیکی لە پسپۆرە جیاوازەکانی پزیشکی لە تەواو هێرێمی کوردستان نمایشکراون. دواتر لەلایەن کەسانی شارەزاوە هەڵسەنگاندن بۆ تەواوی توێژینەوە زانستیەکان دەکرێت لەژێر چاودێری ئەنجومەنی باڵای کوردستان بۆ پسپۆرەتیەکانی پزیشکی. بەحثەمە لە چاوایە لەسەر ئەوەی بابەتێکی زۆر گرنگە ئەو بێژنە دیفرەنس ئەوەی ڕشکی چاوی چەند ستیرە فەرقی ستیربوونە ڕشکی چاوی ما بینە هەردوو مرۆڤت ئیساخە و ئەوەی نەساخت شەکەری هەی ئەغلبەت نەساخی شەکەری هزرە خۆتکەین وەختە مضاعفاتی سكري هابتين بو مثلا شبكي تشوفي بو ديلي بو كولشيسكا بس ام بابتك جالك مهمه شينك ام جالك بحثنا كاين بجبر هند ما بحث اخو دان شاكرينا والبحثي اهوتنا كرين الدهوكيه ڕۆژی توێژینەوەی ڕاهێنراوان لەلایەن ئەنجومەنی باڵای کوردستان بۆ پسپۆرەتەکانی پزیشکی بەڕێوە دەچێت و سەرپەرشتیارانی دەڵێن ئەمە هەوڵێکە بۆ دروستکردنی هەماهەنگی لە نێوان پرۆگرامەکانی توێژینەوەی زانستی لە وەزارەتەکانی خوێندنی باڵا و وەزارەتی تەندروستی و وەزارەتی پلاندانان تا سوودی زانستی لە توێژینەوەکان وەربگیرێت. ئامانج ئەوەیە کەوا ئێمە بگەینە دەرەنجامی زانستی تازە و باشتر بۆ ئەوەی کەوا ئەوەی باشە بۆ نەخۆش جێبەجێ بکرێ لە هەموو پسپۆڕەکانی هەناوی نەشتەرگەری مناڵبوون مناڵان و هەموو بەشەکانی تیشک و بەشەکانی تریش چونکە هەموو توێژینەوەیەک ماوەیەکە خایەنە بەسەر پەرشتی پسپۆڕێک یان زیاتر و ئەنجامی ئەم توێژینەوەیە شتی تازەی تایە کە ئەکرێت وەزارەتی تەندروستی بە تایبەتی سوودی لێ بینێت و لە ئەنجامە ئاستی خزمەتگوزاری تەندروستی لە نەخۆشخانەکانە بەرز بکرێتەوە. وەک یەکێک لە مەرجەکانی وەرگرتنی پسپۆڕی پزیشکان پێویستە لە ماوەی 4 بۆ 5 ساڵی خوێندکاریان لە بۆردا توێژینەوەیەکی زانستی پزیشکی ئەنجام بدەن. 2 ساڵە لە هەرێمی کوردستان ڕۆژێک بە ناوی ڕۆژی توێژینەوەی ڕاهێنراوان دانراوە. بەشداربووان دەڵێن دیاریکردنی و ڕۆژە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و هۆکارێکە بۆ لێک تێگەیشتنی توێژەران و برەودان بە پێشخستنی توێژینەوەی پزیشکی لە هەرێمی کوردستان. ڕزگار جەبار KNN سلێمانی.